بناوی خوا گەورە و میهرەبان دوێنێنا پێرێکە یەکەم جار ژیانێک لە مایدەم پێیا بوو ڕاستی زۆر بێزاری کردبوو چون ویستم دەرزیەک یا بنێم وان یاخود عیلاجێک وەگرم شتێک دەرزیەکەم وەگرت لە هەدە دەنگە حەبوو شتیان دامێ باش نەبووم چون دەچمەوە خەستەخانەی حکومی وەڵی چوومەوێ هەندێک عیلاجیان دامێ بڕێک باش بووم ژیان لە ئازار لە مەعیدەکەم نەما ڕێک فڕێدا ئێرەکەم ئەو ڕێخۆلم دکتۆر پێی گوتم دەبێ عەمەلیات بکری گوتم عەمەلیات دەکەم پس گوتی ئەوڕۆ نا دەبێ سبەینی بی گوتم باشە چوومە مارێ لەبەر ئازارە شەخەوەم لێ نەکات ڕاستی زۆر بێزاری کردبووم بۆ تقریبان بۆ دوونێ سەعات سێ ئەو هاووو خۆم پێ ڕانەگیرا گوتم ڕادەبێ بچمەوە خەستەخانەی عەمەلیاتەکەی بکەم باشترە لەو بابەتە قسە لەسەر دەکەم تقریبان سەعات خۆی لە پێنج و چارێک شتە شەوادا چوومەوێ حەوت ساعتەوە شام تەواو کرد بەس ئازارێکی زۆر یعنی ڕاستی بێزاری کردبووم ساعت پێنج و چارێکێک بوو 5:20 دقیقە بوو تقریبان لە پێش دەرکەی عەمەلیاتی بوومە تا ساعت دە بوو 10 دقیقەی دەویستەوە یعنی زۆر بێزاری کردبووم ئازارەکەی لە ئاخیرەکەی دکتۆر لێ بوو پێبینی گوت ئەو عەمەلیاتەم پێ ناکرێ گوتی وەڵاو عەمەلیاتەکە گەلۆ بکەم دەبی 10 سانتیم ئێرە بکەمەوە لەوانەشە ڕێخۆلانەت پێک وەبریشێتەوە و تووشی نەزیفت دەکا انتیاباتش بەقوە دەتگی احتیمالی بمری بەڕاستی ڕەنگم تێک زۆر درسەکی یەکجاری زۆر لە نەدڵم پێیا بوو هیوادارم نەکنەرە بۆ من ناوی خەستەخانەکەش ناوی دکتۆرەکەش نەک بەس لە بۆ من لە بۆ ئەوە هەموو خەڵکە لە بۆ ئەو کەس کابرا جاری وهەیە نیتی پێویستی بە عەمەلیات فەوری یعنی من ساعت 5 بێ 5:30 لە پێش دەرکەی عەمەلیاتی بووم هەتا ساعت 10 شەوێ لە ئاخیرەکەی بەم دەریا منە عەمەلیاتم پێ ناکرێ داکم هات گوتی دەچنەکەن دکتۆر دلێری گوتم دەچنەکەن دکتۆر هات بەس خەستەخانەی میهرەبانی بەڕاستی خەستەخانەکەی جێی شانازیە هیوایە خەڵک پێ سەربەرزە دەستی دکتۆر دلێر خۆش بێ بەڕاستی دکتۆرە و چاوی هەر هەموو تا ماچ دەکەم میهرەبانی دڵسۆزی و لێزانی